والله دوري شش بو حفظ بو لو بين بو قاعد معنا مستشفى كنفسي زور زعيب نما هذا قال معنا مستشفى قسخانة يش لندر أو يبيز بويان كردو قصوريا نكرد كهرباء وتنفس صناعي وأرشانها مو بكرة بس دلا قوركي راي قلتو بزيهشين جلطي ميشكو تقريبا صالة كنيوة كنت لها جلطي ميشكو ليدابو بس بو آخرة خرابتري بسر داهات علاج شي وردقر باشتر بو بس بيش سي چوار مانگ زياتر بو جلطك بقوة ليدات سنجاريك لقصو لحركش وستاو قرستر بو هر اوانيك قلت بيو صالاني كونو استاو يعني بيش چند سالێک و ئەوانە هەمووی بڵاوی کردبووە هەر ئەوانەیە زیاتر لەوان تقریبا سەروی 82 گۆرانی 80 قسوور گۆرانی هەبووە بەڵێ مامۆستا هونەرمەند و ئوستازی جامیعە بوو کورتپەروەر بووە و بەجێهێشتین و هەر ئەوەندە زیاتر پەروەردەیەکی گەورەی کردین و وەڵڵاهی پێشەوەی ئەوە بیتن کە چەند مانگێک دەیوت بەس ئەوەنەیە کە ڕێزە خەڵە بگرن کە مهم پەروەردەیەکی کوردانە بووە کردوویەتی بە ئێمە کە سەری بڵند بووە و سەری ئێمەشی بڵند کردووە بە پەروەردەکەی